پەنجەماندووەکانی دانیار لەسەر تاڵەکانی گیتار خەریکی ژەنینی میوزیکن. دانیار ڕۆژانە خەریکی ژەنینی گیتار ئەبێت و دڵی خۆی داوەتێ، بەڵام ئەمە تەنها شتێک نییە ئەم کوڕە گەنجە ڕۆژانەی پێوە بەڕێ بکات. باشەوە خەریکی گیتارە بوومانەوە بم لەگەڵی، لەبەرەوەیە کە هەستەکەم یعنی مۆسیقا دەتوانێت دامان بڕێ لەو جیهانە ناخۆشە و بەشێک لە ڕۆحمان بە بەشێک لە چێژی هونەری پڕباتەوە. ینی لەگەڵ ئاوابوونی خۆر دانیار ڕوو ئەکاتە شەقامێکی سەرەکی شارەکە و تا درەنگانێکی شەو وەکو چایچی دەست بەکار ئەبێت. ئەمە جگە لەوەی خەریکی کاری وەرگێڕان ئەبێت و تاکوی ئێستا دوو کتێبی چاپکراوی هەیە. من پێم وایە هەرێک لەو سێ کاری کە دەیکەم ینی هەرێکیان پەیوەندیان بەیەکەوە هەیە. ینی من لێرە دەتوانم خەریکی پیشەیەک بووم، لەگەڵیشە کۆمەڵێک کەسی ترە ناسید و دڵیان ڕادەگری، لەگەڵ ئەوەشە مادەیەک یا پاشخانێکی ئابووری بۆ خۆت دادەنی لێەوە دەتوانی مۆسیقاش بخوێنی، دەتوانی بخوێنیتەوە بنووسیت. ئەنجامدانی سێ ئەرکی جیاوازی وەک ژەنینی گیتار و چایچێتی وەرگێڕانی کتێب بە یەکەوە گەلێک زەحمەتە، بەڵام دانیار توانیویەتی لە هەر سێیاندا سەرکەوتوو ببێت. نووسین و خوێندنەوە ینی شتانێکن اختیارین بۆ من ئەگەر ئیشیش نەکەم هەر لەناو منە هەن و بە دوایانە دەچم ینی بە پێی توانە، وەڵام مۆسیقاش بە هەمان شێوە. بەڵام کاتێکە پیشەیەک دێت ینی وەختێکت لێ دەبات، تۆ دەبێت لە دوای پیشەکە خەریکبی بەوانەی کە لە ناختە و کاتیان بۆ تەرخانکەی و جۆرێک لە ڕێخستنیان بیتە. قورسی ژیان و ئەو ئاستەنگانی ڕوبەڕووی دانیار بووەتەوە ئەوی کردووە بە کەسێک کە خاوەنی بیرکردنەوەیەکی قوڵ بێت. پێم وایە ژیان لەناو ئینسان خۆیەتی، ینی ئەوەی لە دەرەوە دەیبینین و دەگوزارێ ئەوە گوزەرانە و لە ڕاستیە هیچ پەیوەندیشی بە ئەو ژیانەوە نییە کە لەناو هەر یەک لە ئێمەیە هەیە. دوای نیوەی شەو وەختێک لە کارەکەی تەواو ئەبێت، دانیار ڕوو ئەکاتە ئەو شوێنەی تێیدا ئەمێنێتەوە و کۆتایی ئەو ڕۆژە بە خوێندنەوە وەرگێڕان و نووسینەوە بەسەر ئەبات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.